ويكم برشارج لقيامتك للذكري براي خوشويستم أو يكوا برسيار دربارين وجكانت لذكرت. أول ما يحاسب به يوم القيامة يحاسب في صلاته، محاسبة ذكر لن يوجكيده. آخر والله دلم زور كربو لو روجانا قنجي قلت إمام وسا زيادة اللواني لسي طلبة ببي درسي آين من سورة فاتحة من درابو سورة فاتحة الحمد لله رب العالمين أو سورة لأنه جكان ما دادي خيري إمام وسا نيوي لنيوي نهاتبو نيوي ركي نهاتبو أو نيوي كهاتبو ششكز برواني خوين مانو تخوا مكارسات نییە براکانم. تخوا شایستی ئەوەنێ بگرین بە ئەو میلەتە، واللهی شایستی ئەوەیە بگریێ. ئەمە تەڵەبەکانمان باسی پۆلی 1 و 2 و 3 و 4 سەرەتایی ناکەم بۆی کە دێڵێ. باسی ئەوە دەکەم کەوا براکانم ئەو مەرحەلانەیان بڕیوە، سەرەتاییان بڕیوە. وەرە نەزانی فاتحە نەزانی بخوێنی. برای بەڕێزم، ئەگەر دەڵێ مامۆستا مبالەغەی تێدایە دەتخوا بۆ جارێکیش بێگەرچوویەوە بڵێ کوڕەکەم دەوەرە تخوا بزانم سورەتی فاتحام بۆ بخوێنە بزانم لەبەرتا، دەلێی بپرسە جا دوایی بزانە بۆ دەردەکەوێ بزانە دەزانێ یان نە. با تەحیاتت بۆ بخوێنێ بزانە تەحیە دەزانێ. براکانم بەخوا زۆر کەم تەرخەمی. یەکەم پرسیار لە مەوقیفی قیامەت کە لێمان دەکرێت نوێژە. تخوا دەڵێ من فاتحام نەزانی. ئاخر بۆ نازانی بۆ؟ ئەخ وەڵڵاهی ڕێگەی فێربوون زۆر ئاسانە. والله وبالله وتالله کەس عوزری نییە. عوزرمان نییە برا. بۆ دەتوانی گۆرانی ئینگلیزی و عەرەبی و ئەنواع شت لەبەر بکەی بەڵام بۆ ناتوانیەوە لەبەر بکەی. بۆ دەتوانی چەندەها کەلیماتی ئینگلیزی لەبەر بکەی و وا بکەی وەڵا بۆی فێر بم قسەی پێ بکەن بەڵام بۆ ناتوانی عەرەبی لەبەر بکەی. بۆ ناتوانی. بۆیە براکانم با بە خۆمان دابچینەوە. ئەوە مووقیفێک بوو پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام بۆی باسکردوون منیش بۆ ئێوەم باس کرد.